کاتێک تۆ بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و کۆمەڵگاکەت ڕوبەڕووی ئەوە کراوەتەوە ئیتر نەگوندی بمێنێ نەشار بە شێوەیەکی قەسری بە شێوەیەکی ئیجباری واکرا شارەکان پڕ ببن لە ژمارەی ئەو دانیشتوانەی گوندەکان کە هێنرانە ناو شارەوە، هەر ناوچەیەک دابوونەریت و چوزام تەقالیدی تایبەت بەخۆی هەبوو، شاریش بە هەمان شێوە. کاتێک ئێمە لە کۆمەڵناسی شارەڵێین کەسانێک کە لە دەرەوە یەنە ناو شارەکەەوە لە بەروی ژمارەیان کەمترە، دابوونەریتی شاری وایان لێکا بە جۆرێک لە جۆرەکان خۆیان لەگەڵ کولتوری شارە بگونجێنن. بەڵام ئەگەر ژماری ئەوانەی هاتوون زیاتر بوون، دروستکردنی ئەو کۆمەلگانی شتەجێبوونانەی چواردەوری شارەکانیە تا ئەم دەقێشی لەگەڵا بێ گەڕەکەکانیش، مەسەلەن پارچەیەکی شار خەڵکی ناوچەیەکی دیاریکراون، پارچەکەی تر خەڵکی شوێنێکی تراوە. بەم شێوەیە چی ڕوویە؟ هەم کللتور و بەهاکانی گوند گۆڕان و نەمان تووشی بەدگۆڕان بوون و هەم کللتوری شاریش نەما. ئەتوانم بڵێم بیرکردنەوەی عەرەبی بەعسی زۆر بە دراسەی ورد لەسەر ئەمە ئیشی کرد تا چەکەرەی شتێکی تریش لە ناومانە بنیاد بنێ، دژایەتی یەککردن.